ماڵی وە گسک پشتیوانتانی نواز نێرن ئەوانەی کە زوڵمیان لە خەڵکیوە هەتا ئێستا گومڕابوون وەکو جەنابتان دوای فترەیە کراونەتە قەفەزی تاوانەوە جا داواوی لێ ئەەکەم لەبانەی داوای من پشتیوانی ئەم خۆپشاندانم ئەمانە مافی خۆیانە ئەمانە حەقی خۆیانە ئەو هەموو پارەیەی کە ئەماخریەکەن ئەیوەن وڵاتان لیانە سێنیایان خوای خزمەتی خەڵکەکەی خۆیانی بۆ پێ ناکەن ئەم دووسێشەوە تەلەڤزیۆنی ئێنارتی باسی کرد کاورایەک سیروان نازانم کێی پێ ئەڵێن 10 ملیارد دۆلاری وەرگرتووە پەرلەمانی بریتانیا بە دوواداچوونی بۆ کردووە ئەو 10 ملیارد دۆلارەی کە داوتانە بە ئەوان بیدەن بە خەڵکەکەی خۆتان بە وەکو خودت بتان پەرسێ خزمەتی خەڵکی خۆتان بکەن داواتان لە یەکەم گومڕانەوە ئێمە وەکو خوێندکارای ناڕازی پەیمانگای تەکنیکی دەربەندی خان ناڕازین لەم وەزعە و لەبەر ئەوەی خوێندکار پارەی پێ نییە هەیە خوێندکار هەیە لە ناو داخلەکەی خۆیان زلی هاوڕەکان یەشە بۆی پارە داویمکە بۆی پێ بشی ینی هەیە پارەی پێ نییە بۆی بڕاتە بۆێتەوە ئاگاداریشین ژوور هەیە ژوور لە ناو پەیمانگا و زانکۆوە بەس نایەن بە پاراڵەڵ ئێوارە لا بەتەنیا مافی خۆمانن مافی هەمسەرجەم خوێندکارەکان لە هەر شوێنێکە شلێمانی بێ لە هەر شوێنێک بێت هیواداری دەرماڵگەی بەردەوامی شەبی لەم خۆپشاندانانە لە ڕۆژانی ئایندە و هیوادان بەردەوامی بێت داوا لە خوێندکارانی هەولێرەکەم ئەوانیش وەکو هەموو شارەکانی تر دەستکەم بە خۆپشاندا و لە هیچ شتێک نەترسن لەبەر ئەوەی ئەم خۆپشاندانانە بەردەوامیە بێ کاریگەریە بێت دڵنیا بە بەردەوامیە بێ کاریگەریە بێت و هیوادارم دەرماڵەکەش بگەڕێنەوە لەبەر ئەوەی خوێندکار پێویستی بێت زۆر سپاس ئێمە هاتین دای بەسەترین مافی خۆ دەرماڵەیە حکومەت چەند ساڵە دەرماڵی بڕیوە وای دەبێت کاری تەلەبێ قورسکردوە لەسەرمان تەلەبێت توانێ هاتوو چۆکت بێنەوە هەزار ڕێگای لێمان گرتووە دانانەت ناتوانین داوای مافی خۆماکەین بەسەترین داوا ئێمە ناتوانین داوای بکەین وەڵای بەردەوام بین کۆڵ نادەین هەتا کۆگەینە ئامانجی خۆمان هیچ کەسێک وڵامێکێک لای کاری نەدا بمن ئەمە یەکەم ڕۆژ دێنە سەرجادە ڕۆژی پێشتر لە بەردەم پەیمانگا کۆبینەوە هیچ ئەنجامێکی نەبوو بەڵام ئیمڕۆ
بتزانیمان شتەکە هیچ کەس خۆی لێ بێ ئاگا کرد و گوێ خۆیان خەوانەوە ئێمە هاتوونەتە سەر جادا و پەیامی خۆمە ئەگەری بە هەموو لایەک بەی شێوەی کۆڵ ناکەین. وەڵا ئێمە وەکو خوێندکارانی پەیمانگای تەکنیکی دەربەنیخان هاتووین کام ڕێگایەمان کردو بۆ بچووترین مافی خۆمان هاتووین کە ئەویش دەرماڵە و داخلیە بەڕاستی کە لێرەدا داخلی ناتێ بۆ لەبانەی کە پارالەل و ئێوارانن بۆ ئێمە وەکو مافێکی سەرەتایی ئەم ڕێگایەمان لەبەرەوە کردووە کە لایانی پەیوەندیدار بێتە سەرخەت و مافە سەرەتاکانی خۆمان بۆ دابینێت کە داخلی و دەرماڵەی بۆ خوێندکارانی هەموو کوردستان. داواکاری ئەمڕۆ هاتین وە قوتابیانی پەیمانگای تەکنیکی دەربەنیخان وە داواکردنی مافە سەرەتاییەکانمان هەنە مافیانە زەوت کردوینیان زۆر سەرەتایە ئەگەر خوێندن ئاوا بڕوە لە ساڵانی داهاتوودا هیچ کەسێ ناخوێنە کی کەس مناڵی نانێتە بەر خوێندن مافە سەرەتاییەکانی ئێمە چین یەکێ لە مافەکانمان سەرلاتری مافەکە دابیکردنی داخلیە بۆ قوتابیان ئەمە مافێکی زۆر سادەیە وە داخلیژەیە بەڵام پریاریان دەرکردووە لە ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی خوێندنی باڵا کە داخلیمان نادەنێ ئێمە تەلەبە داخلە زۆر کەوتە لە سەرمان قوڕ کەوتە لە سەرمان ئێمە تەلەبەیەکی زۆر زۆرین خانومان کردووە بینامان کردووە مانگانە پارێکی زۆرە دەین بە ئەو شوێنانە من خۆمە وەکو تەلەبەیەک مانگی 6,000 دینارە دەمەوە خانوو 6,000 دینار دەمە چما خوچیە کاکە 6,000 دەمە بە شوێنەی ببینە دەرماڵە دەمە مافی دووەمان داوای دەرماڵەکەن جاری یەکەمان دێنە کە داخلیە دووەمان دەرماڵەکەی داوای دەرماڵەکەن ئێمە وەکو قوتابیانی پەیمانگای تەکنیکی دەربەنیخان دوێکەوە لە هەڵوێستی قوتابیانی ئازانکۆی سلێمانیمان بینا کە لە چی کار و ساعتێکا بوون ئێمە پشگیری کرد ئێمە دەستخۆشیان لێ بکەین دەستخۆشیە کەرمەگوڕیان لێکەین ئێمە ڕازە توانامان نێ وڵاتیان بۆ جێبێڵین بەڵام ئێوە وایە لێ بکەین مەمنونیشمان بین لە وڵاتە بین داواکەین لە هەرچی قوتابیە لە خانەکەینە تا کەلای هەمووی بێتە سەر جادە ئێمە داوای بچووکترین مافی خۆمان نەکەین ئێستا داوای مافی خۆمان نەکەین 100 ساڵتر مافی حد نامێنێ ئەسڵەن هەناسەدان ژەوێ بەپارە زۆر سپاسانەکەی بەخێر
Thank you.